بەڕاستی بازارێکی زۆر باشە، تشتی ئەرزانە، هەر شتێکت دەوێت هەر پێداویستێک دەوێت لەو بازارە دەست دەکەوی، یەک بە خۆم پێشمەرگەمە، بۆ قێرانیداراییە زۆر زەحمەتە. یعنی ئێستا کە دێمە ئێرە پێداویستەکانی کە من دەمەوێت بۆ ناو ماڵی بۆ منداڵەکانم زۆر بە ئەرزانترین سعر دەست دەکەوی. زۆرشم پێ باشە، ئەو جۆرە بازارانە بکرێتەوە زیاتر، نەکە هەر یەک بازار هەبی لە کوردستان. ئەو بازارە بازاری تازەیە، بازاری فەقیر و فەقەراتیە، خەرکەچی زۆرێکوانە پێ نازانیتن، ئەلێکوانە چی هەردەگری بازار نارێ قەمسەرەیە بەی، بلوزیە بەی، پێراو ئەبەی، بۆ فەقیر کرایەوە ئێرکوانە، بەس خەرکەچی زۆر ئێستاکە ڕاستی ئەم بازارە پێ نازانی، داواکانی لە خۆرکەی بابن بە چای خۆیان دەبین کە پارچەی ئێرکوانە بە چەندە. ئەم بازارێکی فەقیرانەیە، ئەمە نسبێکی زۆر کەم ئیجار لە خەڵکی وەردەگرین، خەڵکەکەش بە شتێکی زۆر هەرزانیان پارچەی 500 و 1000 و یان 4 پارچە بە 1000 دەفرۆشێن بۆی خەڵکەشی فەقیر مستەفید بێ لەبەروی ڕاتب شتێکی وەزعی کوردستان ڕاوەتبەکان باش نییە. ئەوڕۆ ئەمە هاوکاری خەڵکیمان کردیە بالمقابل ئەوانیش هاوکاری ئەو خەڵکە فەقیری دەکەن، خەڵکەشی فەقیر داخلی ئەو بازاڕی دەبێ و بە شتێکی هەرزان مستەفید دەبێ و ئیشی خۆی جێبەجێ دەکەن لەو بازاڕ. عرض الخاص لك تصير خدا كرامية دي فرعية بوفا تصاجي حتى 1000 تصايتين هر محل دكان داره كي تصايكا چكري مالا تصايت چكري تصاجي وكي سياجينا وام ازعاجا خوشت كاين هم حس كاين بلدي رابط في چند تصا و تصايت نظامي چكت راسي رجاك وزورة تصل نواندا باجر قصروك دايا هاي و تأثيرك مازنيا هاي بوس شوفير وكو عمو أفريقيا شوفير هر ده مترك وبچين سكينة تصاكا الكتب الأغلب هنا الموجودة في شارع المتنبي هي الكتب الأدبية المختصة بالأدب ما بين الرواية والشعر والقصة والنقد، وأيضا هناك الكتب العلمية، لكن الإقبال حتما هو على الكتب الأدبية. حاليا بالسنين الأخيرة صار الإقبال أكثر على كتب السردية اللي هي الرواية والقصة تحديدا. هذا مو يعني أنه باقي أنواع الكتب ما عليها إقبال، لا عليها إقبال وعليها طلب، لكن مو مثل الطلب والإقبال اللي يخص الكتب السرد الرواية والقصة.